سەرەتا بەناوی خی گەورام خۆپیشاندانەوەتە دەنگی گەل وا دەنگی موچەخۆر ینی ئێستا توانین بڵێ موچەخوراوان کە دەسەڵاتێک ئێستا مانگی بۆ مانگی شەشە چێموچێ مانگی یەکی نەدابێ سێم سەتە گەرێتیە اینجا دەمیشانەکەیتەوە نیشتیمان فرۆشی نیشتیمان پەروەری بێ مافرۆشنەوە قوربان ئەمانە نیشتیمان فرۆشن نیشتیمان پەروەرین چونکە ئەگەر نیشتیمان پەروەر بن بۆ ساردوگەرمی بڕوو ناکەنە دەرەوەی وڵات یا لە جوو سیاسی وڵاتانی دەرەوەیان نابێت ئازایەتی نییە بۆ ئەوان کە ئێستا لە کوردستانان بۆ خۆیان بڵێ ئازایەتیە بۆ دزی و چەتەیەکەیان چونکە بە زارێمی کوردستان ئەو دزیان وڵاتێ بن 29 ساڵی تەمەنی ئەوانە تا ئێستا 29 جار لە دادگایە لە سێدارە درابوون کرابوو بە بەندی عالەم بەڵام ئازایەتی بۆ منە کە نەدزی ئەەکەم خۆم بە خەڵکیم نیشتیمانە ئازانم من لەم نیشتیمانە هەمێنمەوە لە جوو سیاسی و ئیقامە هیچ وڵاتێکم نییە کە بچم لەوێ هەر کاتێ ساردوگەرمێکم توش بوو بڕۆمەوە بۆ وڵاتی خۆم کوردستان بەجێڵم ئەوانە بە سەرها ئیشیان خیانەتکاریە ئەم کردبوونەوەی ئێمە دەنگی میلەتە دەنگی موچە خوراوانە دەنگی شەقامە ئەوان ئەم پەرلەمانی کە ئێستا دروست بوو کام ساڵانی پێش و دەنگی پێدرا لە سا 23 تاسی کەسی خەڵک دەنگیدا ئەو لە سا 23 ینی لە سا هەفتە لێ ناڕازیە بەڵێ ئەگەر دە کەس بێ لێرە لە 30,000 کەسی کۆیلە و موچەخۆری بندیوار مەردتر و پیاوترە دە کەس لێرە بێ واتە 3 ملیۆن مرد نەک دەردی خەڵکانێک کە بەس خەریکی خۆشیان دەنبن کە خەریکی یعنی کارخانەیەکیان دروست کردووە بۆ دروستکردنی کۆیلە موچادەن بەدەن بەو لەبەرەوە فەرموو ئێستا ئەگەر موچەخۆڕی بندیوارەکان ئەوانەی سێبەرەکان ئەمەی گوڵانە ئەمەی 74 ئەوەی ئەیلولانەیە ئەوەی 66 ئەوەی چییە ئەوەی چیە ئەوانە بەهات نایەتە ئێرە بیان ینی دانیان بە حەقا بنایە بیان وتایە ئەم میلەتە لەسەر حەقا ئەمە چارە نووسمان نابوو ئەم دەسەڵاتە هەرزوو ملی خۆشکان ئەمە زەنگی کۆتاییە آخر زەنگەکەی دێن بەدەسەڵات چونکە دوای ئەمە کە میلەت هاتەوە سەر شەقام لە هەموو شار و شارۆچکەکان ئیتر هەتا ڕوخانیان و بەدادگایکردنیان و تەقاندنی میزەڵانەکە بەسەریەوانە پەرلەمانی کوردستان بە نوێنەری خۆتان نەزانن پەرلەمانی کوردستان هیچ بەس دیوەخانەکە قەت نوێنەری میلەت نییە سەرۆکی پەرلەمانی بڵێ من هیچ دەسم نییە من هیچ دەسەڵاتم نییە ئەگەر لەلایەن حیزبەکەوەی عازی نەدرابێت ناتوانێ وا بڵێ حکوومەتێک حوتۆ زۆر عجایبە بە سەرۆکی حکوومەت پارتیە سەرۆکی هەرێم پارتیە جێگەری سەرۆکی هەرێم جێگەری سەرۆکی پەرلەمان پارتیە دەسەڵات و دارایی لای پارتیە هەرچی بوجە و قوتی ژیانە لای پارتیە ئەی باشە لە پەرلەمان ئەوانەی کە لەوێن کە بەشێکیان پارتین ئەوانی تریشیان بۆ ناکرێت نوێنەری منی چییە بابگیان ئەم کوردستانە مڵکە لە سا 20 خەڵک ئەوێ لە سا هەشتاکەی ناوێ بەڵام دەسەڵات و زەبروزەنگیان وای لێ هاتووە ئەبێ دەسەڵاتی قۆڵیان بشکێنرێ ئەگینا لا ناچن داواکەم لە جەماوەری خەڵکی بە شەرەفی کوردستان ئەم جارە بە هەموو چیر و توێچەکانەوە کە هاتەوە سەر شەقام هەتا ئەو کاتێ ڕائەمەڕێن هیچ کەسێ شەقام بەجێنێڵێ وە تەخت و تاراج و بیناکان و ئاپارتمان و دەرمانخانە و قومارخانە و تیاتورەخانەکانشیان بەسەرا بڕخوێنەکەی خۆیانە